پەرەسەندنی ناڕەزایەتی کرێکاری و جەماوەری لە سەرتاسەری ئێران. ڕۆژی یەکشەممە 19 ڕەشەمە یەکێک بوو لەو ڕۆژانەی کە ناڕەزایەتی کرێکاران و خەڵکی ناڕازی بۆ بە دوواداچوونی داواکاریەکانیان لە دەیان شوێنی کار و ژیان بەردەوام بوو. فراوانی ئەم ناڕەزایەتیانە نیشانی دەدات کە کرێکاران و زەحمەتکێشانی ئێران نایانەوێت ڕادەستی ئەو بارودۆخە خراپە بن کە ڕژیمی ئیسلامی بە سەریاندا سەپاندووە. بە سەیرێکی ڕەهەندەکانی ئەم ناڕەزایەتیانە بکەین تەنها لە یەک ڕۆژدا. ژمارەیەک لە کارمەندانی کۆمپانیای نەوت و گازی گەچساران لە دایەکەدا لەوانە بەشی هاتوچۆ، میوانخانەی نەرگسی، بێسکەی ئاسایش، یەکەی بەرهەمهێنان و خوێلابردن، میوانخانەی ژمارە 2، کۆمەڵگەی خزمەتگوزاری پازنان و چاکردنەوەی کارەبای بەشی 2 پازنان لە ناڕەزایەتی دژی پشتگوێخستنی داواکاریەکانیان لە شوێنی کاری خۆیاندا کۆبوونەوە. لابردنی بەڵێنداران، چارەسەرکردنی جیاوازی موچە لەگەڵ هێزە گرێبەستی و فەرمیەکان، زیادکردنی گرێ بە گوێرەی هەڵاوسان، چاککردن و جێبەجێکردنی پلانی پۆلێنکردنی پیشەکان، پەیڕەوکردنی بڕگەکانی بڕیاری 3188 دیوان لە پارەدانەکانی کرێدا لە داواکاریەکانی ئەم کرێکارانەیە. کۆمەڵێک لە کارمەندانی زانکۆی تاران ڕۆژی یەکشەممە لە ناو زانکۆکەدا کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و دروشمی ناڕەزایەتیان بەرز کردەوە. ئەم کارمەندانە ناڕەزایەتیان لە دۆخی ئابووری و وەڵام نەدانەوەی داواکاریەکانیان هەیە و داوا دەکەن بەرپرسان گرنگی بە کێشەکانیان بدەن. ژمارەیەک لە کارمەندانی فریاکەوتن لە ڕەش کۆبوونەوەیان کرد و بە بەرزکردنەوەی دروشمی ناڕەزایەتی داوای چارەسەرکردنی داواکاریەکانیان کرد. کۆبوونەوەی ئەم هاوڵاتیانە لە ناڕەزایەتی دژی دۆخی نالەباری ژیان و کێشە ئابووریەکانیان بوو و داوای بە دوواداچوونی داواکاریەکانیان دەکەن. کۆمەڵێک لە خاوەن بەلەمەکان لەگەڵ ژمارەیەک لە هاوڵاتیانی قەشم لە بەردەم بەندەری گەشتیاری زاکری لەم دوورگەیەدا کۆبوونەوە. ئەوان لە ناڕەزایەتی دژی ڕادەستکردنی بەڕێوەبردن و داهاتی کەناری زاکری بە کۆمپانیایەکی تایبەت ئەم هەنگاویان هەڵگرت. ناڕازیان بە دەربڕینی نیگەرانی لە ئەگەری دروستبوونی قوڕکاری، زیادبوونی تێچووی گەشت و نەبوونی شەفافیەت لەم ڕادەستکردنەدا داوای ڕوونکردنەوە و چاودێری زیاتریان لەسەر ئەم بڕیارە کرد. ڕۆژی یەکشەممە 19 ڕەشەمە بۆ دووهەم ڕۆژ لە سەریەک ستافی ژووری نەشتەرگەری نەخۆشخانەی ئیمام ڕەزای تەورێز بۆ خۆپارێزی لە ئەنجامدانی چالاکیەکانی ڕۆژانەیان مانیان کرد. ئەوان لە بەیانی دوێنێەوە بەهۆی ئەوەی کە پشتگوێخستنی داواکاریە پیشەییەکان ناویان بردووە خۆیان لە ئەنجامدانی نەشتەرگەریەکان بواردووە. ژمارەیەک لە خانەنشینانی دڵنیایی کۆمەڵایەتی لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی دڵنیایی کۆمەڵایەتی پارێزگای گیلان لە ڕەشت کۆبوونەوە. هەروەها بەپێی راپۆرتی ئەنجومەنی خانەنشینانی ئێران ڕۆژی یەکشەممە کۆمەڵێک لەم خانەنشینانە لە شارەکانی ئەهواز، شوش، کرماشان، شوشتەر و تاران هەستان بە ئەنجامدانی کۆبوونەوەی ناڕەزایەتی و ڕێپێوان. بەپێی ئەم راپۆرتە خانەنشینانی دڵنیایی کۆمەڵایەتی داوای چاکردنی موچە بەپێی هێڵی هەژاری و پێشکەشکردنی خزمەتگوزاری باشی تەندروستی دەکەن. ئەم کەسانە هەروەها ناڕەزایەتیان لە جیاکاری، گرانی، هەڵاوسان و وەرگرتنی موچەی ژێرهێڵی هەژاری هەیە. ڕۆژی یەکشەممە کۆمەڵێک لە خانەنشینانی پیشەسازی پۆڵا لە بەردەم بینای سندوقەکانی خانەنشینی پیشەسازی پۆڵا لە شارەکانی ئیسفەهان، ئەهواز، قایمشار و شاهڕوود کۆبوونەوە. جێبەجێکردنی یەکسانسازی ڕاستەقینە تا دیاریکردنی سەپەتەی بژێوی، جەژنانەی لانیکەم 2 هێندەی موچە و چارەسەری بێبەرامبەر لە داواکاریەکانی ئەم خانەنشینانەیە. ژمارەیەک لە شۆفێرانی ئۆتۆمۆبیلی قورسی میکسەر ڕاگررتنی ئۆتۆمۆبیلەکانیان لە کەناری شەقامێک لە مەشهەد هەستان بە چالاکی ناڕەزایەتی و کۆبوونەوە. ئەم شۆفێرانە ناڕەزایەتیان لە سزای دارایی دەرکرا و لەلایەن شارەوانی و هەروەها کەمی پشکی گازۆیلیان هەیە. ژمارەیەک لە پەرستاران لە بەردەم زانکۆی زانستی پزیشکی یەست کۆبوونەوە و بە بەرزکردنەوەی دروشمی ناڕەزایەتی داوای چارەسەرکردنی داواکاریەکانیان کرد. ئەوان ناڕەزایەتیان لە دۆخی بژێوی خۆیان، نەگونجانی موچەی وەرگیرا و لەگەڵ هەڵاوسان، جیاکاری پیشەیی،
کاری زیادەی زۆرم لێ و چەند بابەتێکی تری پێشێلکردنی مافەکانیان هەیە. ژمارەیەک لە کرێکارانی کارگەی ئۆکسیدی مەنیۆزیۆمی سەربیشە لەم شارۆچکەیەدا مانیان گرت و کۆبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا. ئەم کرێکارانە لە ناڕەزایەتی دژی دوانەکەوتنی چەند مانگەی موچە، نەدانی کاری زیادە و عەیدی ساڵی پێشوو خۆیان لە ئەنجامدانی چالاکی ڕۆژانە بواردووە و دەستیان بە کۆبوونەوەی ناڕەزایەتی کردووە. ژمارەیەک لە شۆفێرانی خاوەن ئامێری ڕاکێشەری ڕاگیرا و لە سنووری تورکیا لە بەردەم بینای ڕێکخراوی چاودێری گشتی وڵات لە تاران کۆبوونەوە. ناڕەزایەتیان لە ناڕوونی دۆخی ئامێرە ڕاگیراوەکان و پشتگوێخستنی بەرپرسان بۆ ئەم بابەتە دەربڕی. ڕۆژی یەکشەممە هێزە بەڵەندەریەکانی پەیوەندی واتە مخابرات لە خۆراسانی ڕەزەوی لە ناڕەزایەتی دژی پشتگوێخستنی داواکاریەکانیان کۆبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا. ئەم هێزانە ناڕەزایەتیان لە نەدانی ساڵانەی دواکەوتوو، ڕێگنەخستنی هێزە کۆمپانیایەکان، نەناردنی لیستی زانیاری کۆمپانیەکان بۆ تۆمارکردن لە سیستمی تر، کێشەکانی بیمەی زۆرەملێ و بیمەی تەواوکاری، نەدانی عەیدی و موچەی مانگی ڕەشەمە هەیە. هێزە بەڵەندەریەکانی پەیوەندی لە ناڕەزایەتی دژی دۆخی خۆیان دەڵێن پلانی پۆلێنکردنی پیشەکان بە دروستی جێبەجێ ناکرێت و زۆریەک لە هێزە بەڵەندەریەکان سەرڕای کاری زۆر و خوێندنی بەرز موچەیەکی کەم وەردەگرن. کۆمەڵێک لە بەشداربووان لە یەکێک لە پلانەکانی پشگیری نیشتەجێبوونی پرۆژەی حەگمەتانە قۆناغی شەشی پەرەند لە بەردەم ڕێکخراوی چاودێری وڵات لە تاران کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوە ناڕەزایەتیان هەیە لە زیادبوونی نرخی تەواوی بەهۆی دواخستن لە دروستکردن و پشخستنی پرۆژەکان، زیادبوونی بڕی قەرز، دیاریکردنی قیستی قورس و نەتوانینی دانی بە زۆربەی داواکاران، مەرجە سەختەکانی وەرگرتنی قەرز لەلایەن بانکەوە لەوانە مەرجی زامنکار بە بڕینی موچەی بەرز، ناچارکردن بەدانی بڕی 200 میلیۆن تمەن لە ژێر ناوی قازانجی هاوبەشی و دەستپێکردنی دانی قیستەکان پێش تەواوبوونی تەواوی پرۆژەکانە. ئەوان دەڵێن زانیمان بەهۆی دانەمەزراندنی لەقەکانی ئاو، کارەبا و گاز فعلەن یەکەکان ڕادەست ناکرێن. هەندێک وتویان لەوانەیە تێچووی لەقەکانیش لە ئێمە وەربگرن. ئێمە چیتر تەنانەت توانای دانی 2 میلیۆن تمەنیشمان نییە. ڕۆژی هەینی هەفتەی ڕەشەمەی 1403 کە سوکاری غوڵام شەهریاری هاوڵاتی کوژرا و بەهۆی تەقەی هێزەکانی سپال لە نزیک گوندی حەیدەرابادی شارۆچکەی زابۆل لە بەردەم نەخۆشخانەی ئەمیرەلمومنین لەم شارە کۆبوونەوە. ئەم هاوڵاتیانە داوای بەدواداچوونی بەرپرسانی شارۆچکەیان بۆ ئەم ڕووداوە کرد. ئەوان نیگەرانی خۆیان لە زیادبوونی تەقەی بێسنوور لەلایەن هێزە سەربازیەکان و ناسەقامگیری بەرفراوان لە ناوچەکەدا دەربڕی. ئەم کەسانە هەروەها جەختیان کردەوە کە هێزەکانی بەرگی مەدەنی و کەسانی چەکداری نەناسراو بەبێ هیچ ڕێسایەک لە ناوچەکەدا چالاکن و هاوڵاتیانی بێبەرگری دەکەنە ئامانج. پێویستە بوترێت غوڵام شەهریاری تەمەن 43 ساڵ خێزاندار و باوکی 5 منداڵ و خەڵکی دانیشتووی دەمامکی سەر بە شارۆچکەی هیرمەند ڕۆژی پێنجشەممە 16 ڕەشەمە دوای برینداربوون بەهۆی تەقەی بێسنووری هێزەکانی ڕەژیم گیانی لەدەستە.